بە بۆنەی یادی 41 ساڵەی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران. 41 ساڵ لەوە پێش لە ڕۆژی 11 خەرمانانی 1362 هەتاوی حزبی کۆمۆنیستی ئێران لە کۆنگرەیەکی دامەزرێنەردا پێکات. لە ساڵڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێراندا یاد و بیرەوەری فیداکاری ئەو هاوڕێ و هاوسەنگەرانە ڕێز لێ دەگرین کە لە ڕیزەکانی حزبی کۆمۆنیستی ئێراندا چە لە زیندان و لە ژێر وەحشیانەترین ئەشکەنجەکان یان بەستێدارە و لە بەرامبەر دەستڕێژی گولەی جنایەتکارانی کۆماری ئیسلامیدا و چە لە سەنگەرەکانی تێکۆشان و خۆڕاگری شۆڕژگێڕانە لە کوردستان و خەباتی چەکدارانە لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە نەبەرد و تێکۆشانی ڕوبەڕوودا لەگەڵ دوژمن گیان و ژیانی خۆیان لە ڕێگەی ڕزگاری ئینسانی چەوساوە و زۆر لێکراودا فیدا کرد. سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان. لەم ڕۆژەدا هەروەها سڵاو دەنێرین بۆ خۆڕاگری و پایداری کرێکاران و کۆمۆنیستە بەندکراوەکان و سەرجەم زیندانیانی سیاسی کە بۆ دیفاع لە ئامانجەکانیان بەدیل گیراون و ڕێز لە خەبات و تێکۆشانیان دەگرین. بەو هیوایەی خۆرۆشانی خەبات و ناڕزایەتی کرێکاران و جەماوەری بێبەش و ستەمدیتووی کۆمەلگا ڕژیمی سەرمایەداری ئیسلامی لە ئێران تێکەوە پێچێت و هەموو ئازادی خوازانی بەندکراو بە بزەوی شادی بەسەر لێو بگەڕێنەوە ئامێزی ئازیزانیان. ئەگەرچی 41 ساڵ لەمەوبەر دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران وەکو هەنگاوێکی خەیرا بۆ وەڵامدانەوە بە بارودۆخی سیاسی ئەو سەردەم لەلایەن کۆمەڵێک لە کۆمۆنیستە ماندووینە ناسەکانەوە لە دەستوری کاردانرا، بەڵام بە هیچ شێوەیەک حرەکەتێکی بێپێشینە نەبوو. پێکهاتنی حزبی کۆمۆنیستی ئێران نەک هەر بەتەنها بەهۆی هەوڵەکانی ئێمەمانان وەکو بەشێک لە کۆمۆنیزمی ئەو سەردەم، بەڵکو ڕیشەی لە هەوڵ و تێکۆشانی 100 ساڵەی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران بۆ یەکگرتندا بوو. هەزاران ئینسانی کۆمۆنیست بە هەر تەسەوەرێک و تێگەیشتنێکە لە سۆسیالیزمی سەردەمی خۆیان بوویان لە پێناو ئەو ئامانجەدا گیانبازیان کردووە. لە ماوەی ئەو 100 ساڵەدا ئەو بزوتنەوەیە هاوراز و نشیوی زۆری بڕیوە، نسکۆ و سەرهەڵدانەوەی زۆری بەخۆیەوە بینیوە. چەندین دەرفەتی مێژووی بۆی پێکهێنانی حزبی کۆمۆنیست بۆ هاتووەتە پێش. ئەگەر بە زمانی تورکی قسەیان کرد بێ یا بە زمانی ئەرمەنی کەس لە ئەنتەرناسیۆنالیست بوونیان تووشی گومان نەبوو. هەروەکو یەکەم حزبی کۆمۆنیستی ئێران لە ورمێ و بەندەر ئەنزەلی مێژوو شاهدی بوو. بەڵام هەرجارە و لەگەڵ ئەو کێشە و گرفتانەی کە لە ئاستی مەحەلی، ناوچەیی و جیهانی لە گۆڕەپانی فکری و سیاسیدا هاتوونەتە سەر ڕێی، دەرفەتەکان لە کیس چوون و هەوڵەکان بێئاکام ماونەوە. قۆناغی شۆڕژگێڕانەی ساڵەکانی 1357 و 1358 هەتاوی کە سەرنجام بوو بەهۆی ڕوخانی ڕژیمی پاشایەتی، یەکێک لەو دەرفەتانە بوو. لەم قۆناغەدا چینی کرێکار لە ئاستی ملیۆنی و سەرتاسەریدا هاتبوونە سەر گۆڕەپانی خەباتی سیاسی و لە گۆڕینی دەسەڵاتی سیاسیدا لە ئێران دەوری گێڕابوو. تەنانەت شکڵ و شێوەی سەرەتایی ڕێخستنی خۆی لە دەورەی شۆڕژگێڕانەدا تەجروبە کرد بوو. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا نەیتوانی بوو مۆری خۆی بەسەر ئاڵوگۆڕە سیاسیەکانی ئەو دەورەیەدا بکوتێ و لە حاڵێکدا کە کۆڵەبارێکی لە ئەزمموی دەوڵەمەند پێبوو کەوتە پەراوێز و داخوازیەکانی لەژێر دەستوپێی چینە کۆمەڵایەتیەکانی دیکە و تەوژمی کۆنەپەرستی ئیسلامیدا پێشێل کرا. لەم دەورەیەدا لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا هەوڵێکی ڕاستگۆیانە و سەمیمانە بۆ وەڵامدانەوە بە پێویستی و دەرسوەرگرتن لەو ئەزمونە دەستی پێکرد. کۆنگرەی دووی کۆمەڵە لە بەهاری ساڵی 1361 هەتاوی بڕیاریدا کە دیالۆگ بۆ گەیشتن بە ئەنجامێکی عەمەڵی بە ئاراستەی پێکهێنانی حزبی کۆمۆنیستدا دەست پێ بکات. لە درێژەی ئەو بڕیارەدا بوو کە هەوڵدرا ئەو کۆمۆنیستانەی کە لە ڕێبازی کۆمەڵە نزیک بوون لە ناو هێزە چەپەکانی ئۆپۆزیسیۆندا بدۆزێتەوە. بۆچوونەکانی ڕێکخراوی اتحادی مبارزانی کۆمۆنیست سەرنجی ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵەی ڕاکێشا بە هاوکاری و هاو ئاهەنگی لەگەڵ ئەو ڕێکخراوەیە. ئەو هەوڵانە بە سەرنجام گەیشتن و هاوڕێ لەگەڵ بەشگەلێک لە کادرەکانی ڕێکخراوەکانی دیکەی چەپی ئێران وەکو ڕێکخراوی پەیکار، ڕەزمەندگان، چریکە فەداییەکان، باڵی ئەرتشی ڕزگاری بەخش، وەحدەتی ئینقلابی لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی حزبی کۆمۆنیستی ئێران
لە کۆنگرێکی دامەزرێنەردا کە لە ناوچەی ئالانی سەردەشت و لە کوردستانی ئازاد و شۆڕژگێڕ بەڕێوەچوو لەدایک بوو. بەم جۆرە ڕاوتی ئەمە سەهمی خۆی لە پێناو دابینکردنی یەکگرتوویەکی دیاریکراو بۆ بزوتنەوەی کۆمونیستی ئێران ئەدا کرد. پێکهاتنی حزبی کۆمونیستی ئێران هەنگاوێک بوو کە لە یەکێک لە هەستیارترین ساتەکانی ژیانی کۆمونیستەکانی ئێراندا هەڵگیرا. ئەم حزبە لە بارودۆخێکدا پێکات کە شۆڕشی گەلانی ئێران لەژێر زەبری حکوومەتی دژە شۆڕشی ئیسلامیدا لە دوایین هەناسەکانیدا بوو. سەرکوتی خوێناوی، گرتنی بەربڵاو و ئەعدامی بەرین بەشێک لە هێزە چەپەکانی ئێرانی بەکردەوە لێک هەڵوەشاند بوو. لە ئاوا بارودۆخێکدا پێکاتنی حزبی کۆمونیستی ئێران لەلایەن بەشێک لە هێزە چەپەکانی ئێرانەوە وەڵامێکی مەسئولانە بوو بەم بارودۆخە نالەبارە. لە حاڵێکدا کە حکوومەتی ئیسلامی لە هەموو شوێنێک لێک هەڵوەشانەوەی ڕێکخراوە سیاسیەکانی جاڕدەدا، حزبێکی سیاسی نوێ پێکات. حزبێک کە هیوادار بوو و ئێستاش هیوادارە بە یەکگرتووی خۆی لە کۆتایی هێنان بە تەفرەقە و پژوبڵاوی بزوتنەوەی کۆمونیستی ئێران و کۆتایی هێنان بە جیایی بزوتنەوەی کۆمونیستی لە بزوتنەوەی کرێکاری دەورێکی کاریگەر ببینێت. ئێستا ئێمە هەر هەڵسەنگاندنێک و تێبینیەکمان سەبارەت بە پرۆسەی پێکێنانی حزبی کۆمونیستی ئێران هەبێ، ئەو حزبە ئەمڕۆ بووەتە واقعیەتێکی سیاسی ئەمڕۆی کۆمەلگای ئێران. ئەو حزبە پژە ئەستورە بە ڕێکخراوی کوردستانی، واتە کۆمەڵە خاوەن پێگەیەکی کۆمەڵایەتی و کرێکاریە. ئەو ئەعتبارە ڕێکخراوێکی گرنگی سەر گۆڕەپانی خەباتی سیاسی لە کوردستان و ئێرانە. ئەمڕۆ لە بارودۆخێکدا یادی 41 ساڵەی دامەزراندنی حزبی کۆمونیستی ئێران دەکەینەوە کە بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی زیاتر لە هەمیشە پێویستی بە یەکگرتووی و یەکڕێزی هەیە و پێویستە خۆی بۆ گۆڕانکاریە گرنگەکان لە ئێران و لە ناوچەکەدا کە چاوەڕوان دەکرێت لە ڕێدا بێت ئامادە بکات. لە دەورەی شۆڕژگێڕانەی داهاتوودا نابێ ڕێگا بدەین ئەزمموی تاڵی سەردەمی ڕاپەڕینی ساڵی 1350 هەتاوی لە ئێران دووپات بێتەوە. هەر ڕادەیەک لە کەم تەرخەمی بەرامبەر بە وەحدەتی چینی کرێکار و پێبەشانی کۆمەلگا، هەر ڕادەیە کایەکردن بە وەحدەت لە ناو ئەو بزوتنەوەیەدا بە واتای ئەوەیە کە هیچ دەرسێک لە مێژوو وەرنەگیراوە. ئێمە و ڕاستی دەزانین کە وەحدەت و یەکگرتوویی لە بۆشاییدا پێک نایەت. وەحدەت لە دڵی خەبات و تێکۆشان لە ناو جەرگەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا زەمینەی پێکهاتن و پتەوبوونی بۆ دەڕەخسێت. هەر هێزێک بە هەر ڕادەیەک دەور و نەقشی واقعی و عملی لە ناو ئەو حرەکەتانەدا هەبێ، هەر بەو ڕادەیە دەرکی ئەو زەرورەتە دەکات و خەمی لێ دەخوات و بە هەر ڕادەیەک لێ دوور بێت و بە پێی نامەربوط بێ، هەر بەو ڕادەیە نامەسئولانە کایە پێ دەکات. لێرەدایە سەرنجمان بۆ نەقشی کۆمەڵە کە پێگەی کۆمەڵایەتی و کرێکاری حزبی کۆمونیستی ئێران پێک دێنێت و لە سیمای کۆمەڵەدا پەیوەندی چینایەتی و کۆمەڵایەتی حزبی کۆمونیست لەگەڵ کۆمەلگا خۆی نیشان دەدات ڕادەکێشرێت. لایەنگر و تێکۆشەری ڕاستەقینەی حزبی کۆمونیستی ئێران ئەوانن کە هەوڵ دەدەن دەستکەوتەکانی ئەو ڕێکخراوە بپارێزن و بەردەوام بەهێستریکەن. حزبی کۆمونیستی ئێران بە استراتیژیەکی ڕوون کە هەیەتی بە ئاراستەی ئەو ئەرکە گرنگانەی لەم قۆناغەدا خستوویەتە سەرشانی خۆی هەوڵ دەدات لێبڕاوانە هەموو زەرفیەتەکانی بۆ وشیارکردن و ڕێخستنی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگا وەگەڕ بخات. حزبی کۆمونیستی ئێران لەسەر بنەمای پێشینەی ئەم چواردەیەی دوایی و پێبەندبوونی بە دیفاع و داکۆکیکردن لە قازانج و بەرژەوەندی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ستەم لێکراو بەپێی ئەو پەیوەندیە قوڵ و پتەوەی کە لەگەڵ کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و چەوساوی کوردستان هەیەتی، بەهۆی ڕەوشنبینی و واقعبینی لە خەباتی سیاسیدا لەسەر بنەمای ئاعتبارێک کە لە نێوان هێزەکانی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێراندا لێی بەهرەمەندە دەتوانێت لە بارودۆخی لەبەردا کە دێتە ئاراوە ببێت بە هەوێن بۆ یەکگرتووکردنی بزوتنەوەی کۆمۆنیستی لە هەموو ئێران. حزبی کۆمونیستی ئێران لێبڕاوانە هەوڵ ئەدات تا لە هەموو کات و ساتەکانی خەباتی ئازادی خوازانە و چینایەتی ئێستا ئێراندا دەوری شایستەی خۆی بگێڕێ و ئەرکەکانی بەجێ بگێنێ. هەموو ئینسانێکی ئازادی خواز، هەموو نەتەوەیەکی زۆر لێکراو، هەموو ژنێکی خولیای یەکسانی،
هەموو لاوێکی مافخواز هەموو هونەرمەندێکی خاوەن هەڵوێز دەتوانێت پێگەی ئینسانی خۆی لە ئەستراتیژی و بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێراندا ببینێتەوە. هەمووی ئەوانە لە ئەزموونی کۆمەڵەدا لە کوردستان بەکردەوە دەرهاتووە. بەم جۆرە و لەو گۆشە نیگایەوە بۆ حیزبی کۆمونیستی ئێرانە کە دەتوانین بڵێن لەمە و بەدوایش بە دیفاعی لێبڕاوانە و بێڕاڕایی لە قازانج و بەرژەوەندی چینی کرێکار و جەماوەری خەڵکی زۆر لێکرا و بێبەشی کۆمەڵگا و بە خەباتی لێوان لێ و لە فیداکاری و لە خۆبردووی لە ڕێگای هێنانەدی کۆمەلگایەکی سۆسیالیستیدا هەنگاو دەنین. کۆمەڵا بەهێزتر دەکەین بۆ ئەوەی بتوانین پێگەیەکی بەهێزی بێت بۆ گەشەکردنی حیزبی کۆمۆنیست لە هەموو ئێران. بەهێزکردنی کۆمەڵا بەهێزبوونی حیزبی کۆمۆنیستی ئێران و بەهێزبوونی حیزبی کۆمۆنیستیش بەهێزکردنی کۆمەڵایە. لە ئەمڕۆدا کە ناوچەکە بەگشتی و ئێران بە تایبەتی لە بەرامبەر ئاڵوگۆڕی گەورەدایە، کێشەی کورد لە کێشەی یەک وڵات دەرچووە و بووە بە مەسەلەیەکی گرنگی ناوچەیی و جیهانی. دیاریکردنی مافی چارەنووس هەتا پێکهاتنی دەوڵەتی سەربەخۆ مافی خەڵکی کورد لە هەر کام لە پارچەکانیەتی و حیزبی کۆمۆنیستیش پشتیوانی لێ دەکات. لە کاتێکدا سیاست و استراتێژە لیبراڵ و برژواییەکان لە کردەوەدا بە بۆنبەستگەیشتون، ڕێبازی کۆمۆنیستی دەتوانێ و پێویستە وەکو بەدیل و ئالتەرناتیڤی هەلومەرجی ئێستا بە سیاست، بە ڕێباز، بە ڕێکخراو پابنێتە پێشەوە و بە سازماندان و ڕێخستنی کرێکاران و هەژارانی کۆمەڵگا لە ڕێزی سەربەخۆی خۆیاندا ئەم هەلومەرجە دژە ئینسانی و پڕ لە جنایەت و سەرکوتە بەرەو ئاراسەیەکی ئینسانی و سۆسیالیستی بەرێ. ئەمڕۆ مرۆڤایەتی لە دووڕیانی تەوەحوشی سەرمایەداری و یان ئالتەرناتیڤی سۆسیالیستیدایە. شەڕ، کوشتار، سەرهەڵدانی داعش و بۆنیادگرایی ئاینی و تۆرۆریسم، فاشیزم و ڕەگەزپەرستی دەسەڵاتداری کەمایەتێکی چکۆلە و چاوچنۆک چارەنووسی بەشەری ئەمڕۆ نییە. لە هەمان حاڵدا هۆگرێدان بە سیاست و قازانجی زلهێزەکان و هێزە ناوچەییەکان و شەڕی نیابەتی نێوانەوان تا ئێستا و لە 100 ساڵی ڕابردوودا بۆ خەڵکی ناوچەکە و بەتایبەت خەڵکی کورد بێجگە لە ماڵوێرانی شکست و ئاواری هیچی دیکەی بە شوێنەوە نەبووە. بۆ ئێمە چەوەکو حیزبی کۆمۆنیستی ئێران و چەوەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی ئەم حیزبە تەشکیلات ئامرازی خەبات و خۆڕێخستنە بۆ گەیشتن بە ئامانج و کۆمەڵگای سۆسیالیستیە. لە دڵی ئەم ناوچە پڕ لە گێرە و کێشەدا ڕاگررتنی حیزبی کۆمۆنیست بە بەرنامە و استراتیژی سۆسیالیستی، بەهێزکردنی بناغەی حیزب لە دڵی کۆمەڵگا و لە شوێنی کار و ژیانی کرێکاران، هەوڵدان بۆ کاری هاوبەش لەگەڵ هێزە کۆمۆنیست، سۆسیالیست و شۆڕژگەڕەکان لە ئاستی ئێران و ناوچەکە و ئەنجامدانی ئەرک و ڕەساڵەتی ئەنتەرناسیۆنالیستی هاوکار لەگەڵ پاراستنی نەزم و ئینزبات و وەحدەتی ناوخۆی تەشکیلات لە ئەولەویەتەکانی ئێستا و داهاتوومانە و دەبێ ئەم ڕێکخراوە بۆ خەپاتی ئێستا و داهاتوومان بەهێزکەین و وەکو گلێنەی چاو بیپارێزین. بەرز و بەڕێز بێت 11 خەرمانان سەرڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران.